بەخێربێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستان لە دواوێزگەی پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆین. بە درێژایی ڕوبەڕووبوونەوەکان 24 زانکۆ و 96 قوتابی بە هەموو توانای زانستیانەوە ڕوبەڕووی یەکتر بنەوە بۆ ئەوەی کە بگەنە ئەم قۆناغا. بەڵام تەنها 2 زانکۆ و 8 قوتابی توانیان بگەنە قۆناغی کۆتایی. خۆشەویستان، تەنها هەنگاوێک لەم دی و بەدەستهێنانی نازناوە مەزنەکەین کە ئەویش نازناوی ئەستێرەکانی زانکۆیە. ئەمڕۆ هەردوو زانکۆ خەڵات دەکرێن، بەڵام ململانەکان بۆ ئەوەیە کە پیشانی بدەن کێ باشترینە. خۆشەویستانم، وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد، خەڵاتی یەکەم بریتیە لە 20,000 دلار، هەر قوتابیەی بەڕی 5,000 دلاری بەردەکەوێت و خەڵاتی دووەم 10,000 دلار، هەر قوتابیەی بەڕی 2,500 دلاری بەردەکەوێت. ئەو دوو زانکۆی کە ئەمڕۆ ڕوبەڕووی یەکتری دەبنەوە بریتین لە زانکۆی لوبنانی فەرەنسی و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لە زانکۆی لوبنانی فەرەنسی مستەفا موحسن. من مستەفا موحسن، تەمەن 25 ساڵە، قوتابی قۆناغی پێنجەم بەشی یاسا لە زانکۆی لوبنانی فەرەنسی. کە منداڵم ئاواتم ئەوە ببووم بە دکتۆرێکی نەفسی، بەڵام لە قۆناغەکان کەوتم، پاشان چوومە قۆناغێکی تر کە چووم بەشی وێژەی سەرەتا لە عەلمی بووم، پاشان بیر و ڕام گۆڕا ویستم ببووم بە پارێزەر و بچمە بەشی یاسا. سوپاس بۆ خوا گەیشتم بە ئاواتەکە. بە دڵنیاییەوە ئێمە وەکو تیمۆرێک هەر زۆر دڵخۆش بووین، زۆر پێمان خۆش بوو سەرەتا کە بەشداریمان کرد. سەرەتا هەم کەس کە بەشداری دەکا بۆ بەشداریکردنەکەی، بەڵام ئێمە تمۆحمان هەبوو، تمۆحەکەمان ئەوە بوو بگەین بە یاری کۆتایی و هەروەها ئینشاءڵڵا دەتوانین نازناوەکەش بینەوە. سەرەتا کەسیان بڕوایە نەکە کە بەشداریم کرد، کە کەسێکی زۆر تێکەڵ نەبووم لەگەڵ ئەم بابەتانە، بەڵام دوای ئەوێ کە زانیان بەشداریم کرد، هەندێکیان گاڵتەیان پێم کردیان تۆ ناتوانانی هیچ کێوی ناتوانانی ئەمە بکەیت، و هەندێکیان پشگیریان کردم کە دەتوانم بیکەم، بەڵێ سوپاس بۆ خوا توانیم بیکەم و متمانەکان پشتڕاستکەمەوە. کاک مستەفا قوتابیە لە بەشی یاسا. دوو شت هەڵبەتە کۆمەڵی شت هەیە لە کاک مستەفا کە سەرنجمی ڕاشێشا، بەڵام دوو شت زۆر پێم مهم بوو. یەکێکیان زۆر قژی جوان بوو، جلوبەرێکشی زۆر جوان بوو کە بەڕاستی پێم خۆشە گەنجی کوردستان بەو شێوەیە دەتوانن ستایلیان هەبێت، ینی ستایلێکی تایبەتی خۆی هەیە. ئەوەی تر بە ئینگلیزی پێی دەڵێن مۆڵتی سکێڵ لە بەشی یاسایە کە ئەوەی سەرنجمی ڕاکێشا زیاتر زانیارێکی زۆر باشی لە وەرزش هەبوو کە زانیم ئەم توانایی هەیە، ئەمن یەکسەر وەرم گرت بەبێ مناقەشە بەڕاستی حقەتەن لە پێشبڕکێکە خۆی ئیسپات کرد، گەلێک یارمەتیمانیدا، پشتوپەنایکی باش بوو بۆ تیمەکەی خۆی و لە تیمۆرکە زۆر زیرەک بوو. سپاسی دەکەم. بەشداربووی دووەم هەڵۆ یاسین. من هەڵۆ یاسین ئۆمەرم، تەمەنم 25 ساڵە، لە زانکۆی لوبنانی فەرەنسی لە کۆلێژی کارگیری تەندروستی دەخوێنم. کە منداڵ بووم زۆر شەیدای کتێبەکانی ئیبن سینا بووم، زۆر حەزم بە کەسایەتی ئیبن سینا بوو، حەزم دەکرد وەکو ئەو ببم بە ئیبن سینای دووەم یان ببم بە کیمیازیانێکی سەرکەوتوو. وڵی من ئەو بەشەم هەر بژارد، دکتۆری زۆر باشمان هەیە لە کەرتی تەندروستیدا، بەڵام هەست دەکەم کەرتی تەندروستی وەکو پێویست نییە سیستەمەکەی، بۆیە هەستم کرد ئەو بوارە کەمێک خەلەلی تێدا هەیە، بۆیە هەستم کرد بتوانم بەهۆی ئەم کۆلیژەوە بتوانم خزمەتێکی کەرتی تەندروستی بکەم و
لە داهاتوشدا حەز دەکەم بووم بە بەڕێوەبەرێکی باش لە کەرتی تەندروستیدا بۆ ئەوەی ئەو کلێنانە لە کەرتی تەندروستیدا چاک بکەم. وڵی خۆی بە هەوڵ و ماندووبوونی خۆم و برادرانم توانیمان ئاستێکی بەرز پێشکەش بکەین لە چاوزانکۆیانێکە توانیمان ڕکابەرێکی سەخت بکەین هەرچەندە ئاسان نەبوو بەڵام زۆر دڵخۆشم بە ئەنجامەکە هەتا ئێستا گەیشتین بەو ئاستا ئەمەش دەرئەنجامی ئەو هەوڵ و ماندووبوونەیە کە خۆم هاوڕەکانم بەدەستمان هێناوە و هەتا ئێستاش لەگەڵ دابی لەگەڵی دەڵێن. وڵای کاردانە و پاڵپشتی برادەرەکان وەسف ناکرێت بە تایبەتی لە یەکەم بەرنامەوە تاکو ئێستاشی لەگەڵ دابێ پاڵپشتێکی زۆریان کردیمە هەندە جار پاڵپشتیوانم پێویست بۆ کۆکردنەوەی زانیاریەکان ئەوان پاڵپشتیان کردیمە لە دانە بەدانەی بەرنامەکان و لە هەموو بەردامەکانیش لەگەڵم ئامادە بوونە و پشتگیریەکی معنەوی بەهێزیان بۆ من دروست کردووە. کاک هەڵۆ حەزم دەکرد کاتێکی زۆرم هەبوایە بۆ ئەوەی بتوانم وەسفی کەسایەتی کاک هەڵۆ بکەم. کاک هەڵۆ لەگەڵ ئەوەی کە بەیانیان قوتابیە لای ئێمە بە ئێواران دکتۆرە بەڕاستی کەسایەتی کاک هەڵۆ پێویستی بەوە هەیە ڕۆشنایەکی زۆری بخەیتە سەر کە ئەو توانایی هەیە و کە ئەو خۆشەویستی هەیە بۆ زانست. کاک هەڵۆ تەنیا قوتابیەکە لە زانکۆکە کە من وەکو قوتابی تەماشای ناکەم وەکو هاوڕێک تەماشای دەکەم ئەوش لە دەرگای زانستەوەیە. دەبێت گەلێک سوپاسی کەم ئەوانەی کە بە تەواوەتی متابعی پێشبەچەکان کردووە کە شایدیم بۆ دەدەن کاک هەڵۆ هێزی یەکلاکەرەوە بوو بۆ گەیشتنمان بە بردنەوە. سوپاسی دەکەم، سوپاس بۆ تۆنەکەی دەکەم، سوپاس بۆ ئەو ئارامەی دەکەم. بەشداروی سێەم ئارمان قەتران. از آرمان قطران سلیمان، تمام من 24 ساله، از قوتابی مل قناقی چهارمی بچی تکنولوژی زانیاری، تکنولوژی زانست و اندازیاری کامپیوتر لزانگاه لبنانی فرانسی هولر. لمن دالی دامن حس کرد تو ربات درستی هم یارمتی خرید بداتن به هند من تکنولوژی زانیاری هل بجار. وقتی من گفت حوالت خود که از بجاری به پروگرام کم ابزور کیف خوش بونو پالپشتی من کرد و نصیحت تکرم که زانیاری ها کم و ازش ده حول دم که وانا ناامید نکم و همو حول خود دم که و قناقش ببین او کاگارمان قوتابیە لە بەشی IT قوتابیەکی زۆر وریا و پڕهەستە. ئەمن کە ناسیم مقابلەم کرد بۆ ئەم پێشبڕکێ زۆر خۆشم ویست. وەختێک کە لەگەڵی قسە دەکەی ناکرێ خۆشت نەوێ بەڕاستی بە تایبەتی کە زۆر بە ئارامی جۆ دەگرێ. لە ستۆدیۆ زۆر یارمەتی ئەمەیدا لە پێشبڕکێکە دەورێکی زۆر دیاری هەبوو. ئەمن زۆر فەخری پێ دەکەم. بەشداربووی چوارەم و کۆتا سلێمان ئەحمەد. من ناوم سلێمان ئەحمەد حوسێنە تەمەن 29 ساڵ قوتابیم لە قۆناغی چوارەمی بەشی بە بازارکردن لە زانکۆی لوبنانی فەڕەنسی. کە منداڵ بووم حەزی من ئەوە بوو کە ببم بە فیزیا ناس هۆکارەکەشەوە بوو من حەزمە کرد لە بواری فیزیا لە بواری گەردون ناسیە بخوێنم. هۆکاری ئەوەی کە من بەشی مارکتینگم هەڵبژار یەکەمیانەوە بوو ئەو لقە لە کوردستان لقێکی نوێیە ئەمە خاڵی یەکەم و خاڵی دووەمیش ئەوەیە کە من حەز بەوە دەکەم کە لە بواری ڕەفتاری بەکاربەر یاخو کاستۆمەر بیهەڤیەردا ئیش بکەم کە ئەمەش بەشێکە لە زانستی مارکتینگ. طبعا لە داهاتوودا من هەوڵە دەم بوارێک بخوێنم کە پەیوەست بێ بە مارکتینگ. ئەوەی ئێستا کە لەناو مێشکی مندا ئەوەیە
لە دوو بوارە بخوێنم یەکەمیان کاستۆمەر بیهاڤیەر یاخود ڕفتاری بەکاربەر دواتریش گەیم تیۆری یاخود بیردۆزی یاریەکە. ئەلبەتە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بۆ من چەلەنجێک بوو و هەروەها هەم خێزانەکەم و عایلەکەم دواتر هاوڕێیەکان ساپۆرتیان کردم. زۆر دڵخۆشم بەوەی کە ئەم چەلەنجەم هەڵبژاردووە و هیوادارم کە بتوانین لە فاینال پلەی یەکەمە دەست بین. سلێمان قوتابیە لە بەشی بە بازاڕکردن لە زانکۆکەمان. سلێمان کەسایەتێکی زۆر سەرنجڕاشێشی هەیە، ئەمن لە یەکەمین جار کە بینیم زۆر خۆشم ویست. یەکسەر ناوێکم بۆ دانا تا ئێستا پێم نەگوتووە، نام ناوە ڕۆشن بیرە شۆڕژ جێڕەکە. ئەمن لە پارساڵەوە تەجروبەم لەگەڵی هەیە، زۆر مادزە بووم پێی کاتێکە وەڵام دەداتەوە شۆڕشێک لە ناخی هەیە، ئەوەندە باوەڕی بەخۆی هەیە کاتێکە زانیاری پێشکەش دەکات، زۆر بەتوانایە، دەموچاوێکی زۆر جوانی هەیە. سپاس بۆ ئەو کە یەک لاکەرەوە بۆ زانیاریەکانی بۆ بردنەوەمان. هەروە لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەشداربووی یەکەم یاد ڕزگار. ناوم یاد ڕزگار محەممەدە، تەمەنم 21 ساڵ بوو کە دەستمان کرد بە ئەستێرەکانی زانکۆ، بەڵام ئێستا بووم بە 22 ساڵ. فێرخوازم لە قۆناغی سێم بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لە مناڵیە لە تەمەنێکی زۆر بچووکە من زۆرم حەز بەوە بوو کە بووم بە پۆلیس لەبەری بتوانم یارمەتی خەڵک بم و بتوانم شتی خراپ نێڵم لە کۆمەڵگایە. من هیوادارم بم ئەندازیارێکی سەرکەوتوو لە داهاتوودا بۆی بتوانم ئامانجەکانی خۆمە دەست بێن و لە هەمان کاتدا بتوانم کۆمپانیاک دامەزرێنم هەلی کار بۆ گەنجان دروست بکەم. خۆشحاڵ بووم کە توانیم لەگەڵم تیمەیە بێمە ئەستێرەکانی زانکۆ. بەڕاستی متوانم بە تواناکانی هەمویان هەیە و لە هەمان کاتدا کۆمەڵی هاوڕێی زۆر باشم پیا کرد و توانیمان بەیەکەوە کە زۆر زانیاری نوێ پیا بکەین و لە بەرنامەکە بگەینە ئاستێکی زۆر باش و چێژێکی زۆریش بینین لە هەمان کاتە. زۆر شانازی بە هەموو تیمەکەمانەوە ئەەکەم، هەریەکەیان بە شێوازی خۆیان تایبەت بوون. یەکێک لە تایبەتمەندیەکانی یاد ئەوە بوو کە زۆر بەتوانا بوو لە وانی بیرکاریە، بۆیە هەر لێرە لە زانکۆش لە سنتەری بیرکاری زانکۆکات لەوێ یارمەتی ئەو فەرخوازانە ئەیە کە لەو وانایە باش نین یان کێشەیەکیان بۆ دروستە بێت. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی یاد ئەوە بوو کە دایم بە قسە خۆشەکانی یان نوکتە بێتامەکانی گەشتەکانمانی بۆ هەولێر خۆشترە کرد. بەشداربووی دووهەم مەستان ڕاستی. من ناو مەستان ڕاستی، هەمەنم 22 ساڵە، فێرخوازم لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بەشی ئەندازیاری شارستانی قۆناغی دوو. خۆنی من هەر لە مناڵیەوە ئەو بووە کە بتوانم لە بواری وێنەکێشانە بەروپێشەوە بچم و کەسەکانی چواردوورشم زۆر یارمەتیان ناوم لەو بوارەیە و مامۆستاکان و خێزانەکەشم و خەونێکی تریشم ئەو بووە کە هەموو کات فێر ببم و زیرەک بم و پێشبڕکێ بکەم لەگەڵ کەسەکانی چواردەورمە بۆی کە بەروپێشەوە بچم لە هەموو لایەنەکانی ژیان. سەرەتا خۆم لە کەشەشم تاڵ کرد لە بەشی مێدیکەڵ بایۆلۆجی وەرگیرا بووم، بەڵام حەزم لەو بوارە نەبوو، حەزم لە بواری تۆبی نەبوو کە تیایە ئیشکەم و خۆنی مناڵیم ئەو بوو کە ببووم بە ئەندازیار لەبەر هاتمە زانکۆی ئەمریکی و ئەو مەیجەرم هەڵبژار کە ئێستا تیایە خوێنم. بەشداریکردمان لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ ئەزمونێکی زۆر جیاواز و خۆش بوو بۆ ئێمە لەبەروی کە توانیمان بەرامبەر کۆمەڵە زانکۆی زۆر باش و بەتوانە بگەینە قۆناغێکی بەرز و ئاستی ئەوانیش ببینین و لە نزیکۆ بیان ناسین و لە هەمان کاتیشا کۆمەڵە هاوڕێی زۆر باشم ناسی کە زۆر زیرەک و بەتوانان ئەوانیش بەیەکەوە توانیمان قۆناغێکی بەرز ببڕین
و لە هەمان کاتە ستافێکی زۆر باشمان ناسی و لە نزیک و توانیمان کارەکانی ئەوانش ببینی کە بزانین چۆن ئامادەکاریەکەن بۆ شێوازە بەرنامە. ئەوەی لە مەستانە تەبینیم کرد ئەوەیە کە حەزێکی زۆری هەیە بۆ فێربوون هەر لەبەرەوە ناخوێنێت بۆی بڕواناوەکەی بەدەست بێنێت و تاو بەڵام چێژ لەوە ئەبینێ کە فێر بێت ئەوەش بەلامەوە زۆر سەرنج ڕاکێش بوو. شتێکی تریش لە مەستانە ئەوەیە کە ئەو وێنە کێشێکی باشیشە هەروەها ئەنجامێکی چالاکی یانی پارێزەرانی ژینگەیە لە زانکۆکەوە. بەشداربووی سێهەم پڕوشە دیار. من ناوم پڕوشە دیار بەکرا تەمەنم 19 ساڵە فێرخوازم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی قۆناغی یەکەم بەشی بزنس. لە مناڵیا حەزمە کرد ببم بە مامۆستام بەڵام وردە وردە ئەم حەزم گۆڕا و ئێستا حەزم لە بواری مانیجمنت و ئەکاونتنگە هەرەمەش بۆ هۆی ئەوەی کە مەیجەری بیزنس هەڵبژێرم و بێمە زانکۆی ئەمریکی. من لە دااتوودا حەزەکەم زیاتر لە بوارەکەی خۆمدا ئیش بکەم لە بواری بزنسە بە تایبەتی مانیجمنت و ئەکاونتنگ و هیوادارم لە دااتوودا ببم بە مانەجەرێکی سەرکەوتوو. بەڕاستی من زۆر پێم خۆشە هاتوونەتە ئەم قۆناغ و گەیشتوونەتە فاینەڵ چونکە هەر لە سەرەتاوە لەگەڵ هاوڕێکانمان زۆر هەوڵماندا و بڕوامان بەخۆمان بوو کە ئەگەینە فاینەڵ بۆی ئێستا ئەم دەرەنجامەش زۆر دڵخۆشمانەکات و هیوادارم لەم قۆناغەشدا سەرکەوتوو بێت. پرۆژەی زیرەک و شیرین یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە زۆر زوو فێرە بێت لەم ماوەی کارکردنمان لە سەر بەرنامەکە سەرنجی ئەوە ماکە هەرچێکی پێڵیت زۆر زوو وەریەگرێت و بە ئاسانی تێگات. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە زۆر چالاکە نەک هەر لە ناو زانکۆ بەڵکو لە دەرەوەی زانکۆش بەشداری زۆربەی چالاکیەکانەکات و ئەو وزە جوانەی کە پێیەتی ئەیبەخشێت. بەشداربووی چوارەم و کۆتا بەشداربوو پێشواز عوسمان. ناوم پێشواز عوسمانە تەمەنم 21 ساڵە فێرخوازی قۆناغی سێم بەشی ئایتی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لە مناڵیا حەزمەکردبووم بە ئەندازیاری میکانیک بەڵام دواتر ئەو حەز و ئارەسەم گۆڕا زیاتر حەزم لە کۆمپیوتەر و دەستکاریکردنی کۆمپیوتەر و ئایتی و ئەم شتانە بوو. حەزەکەم گۆڕا ویستم بم بە ئەندازیاری سۆفتوێر بەڵام بەداخەوە لە سلێمانیە ئەو کاتێک کە من لە زانکۆ وەرگیرام هیچ بەشێکی ئەندازیاری سۆفتوێر نەبوو لەبەرەوە هاتمە ئایتی بەشی ئایتی لە زانکۆی ئەمریکی. لە داهاتووە حەزەکەم بم بە پرۆگرامەر یاخود نێتوەرک مانەجەر بەڵام زیاتر ئێستا حەزم بەلای نێتوەرک مانەجەرە ئەڕوات. لە داهاتووشە ئەمەوێت بم بە کەسێکی داهێنەر لە بواری نێتوەرکینگ مانەجمنتە. لە یەکەم کۆبوونەوەی گروپەکەمانە کە کۆبووینەوە باسمان لە بەرنامە ئەستێرەکانی زانکۆ کرد هەر لە سەرتاوە ئێمە قەرارمان نابوو کە بگەینە فاینەڵ و ناسناوی ئەستێرەکانی زانکۆ بەدەست بێنین. چەندین بەرنامەمان تێپەڕاندووە بەسەر چەندین زانکۆی بەهێزا سەرکەوتوین ئەو زانکۆیانانی خاوەنی چەندین تەرەبەی بەتوانا بوون بەڵام ئێمە توانیمان بەسەر یانە سەرکەوین بە خۆشحاڵیەوە گەشتینەتە فاینەڵ و زۆرش دڵخۆشم کە تا ئێستا هاتوین. گروپەکەشم گروپێکی زۆر زیرەک بوون بە هەوڵ ماندووبوونی ئەوانیش گەشتینەتە فاینەڵ و هیوادارم ناسناوی ئەستێرەکانی زانکۆ بەدەست بێنین. ئەو لە پێشوازە زۆر سەرنجیم لێ ڕاکێشا بڕیارانی بووبۆی بێت لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بخوێنێت چونکە ئەو نمرەیەکی بەرزی هەبوو ساڵێک لە کۆلێژی پزیشکی خوێن بەڵام ئەو دوای حەزەکەی خۆی کەوت و ئێستا لێرە بەشی ئایتیە خوێنێت. شتێک تریش لە پێشوازە کە من سەرنجم ماوە لە بەرنمەکانی پێشوە ئەوەیە کە کاتێک لە وەڵامی پرسیارێک دڵنیا نابێت لۆجیکی زۆر باشە توانێت بۆ وەڵام ڕاستەکە بڕات. خۆشەویستان گەڕاینەوە وڵاتان و ڕووبەڕووبوونەوەکە دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا. هەردوو زانکۆ ئامادەن
وەک دەزان ئەو زانکۆی کە زوو دەسیناوە بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بێ مافیەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ. پرسیارەکە دەڵێت دەرهێنەری فیلمی سینەمایی ساتێک بۆ مەستی ئەسپەکان کێ؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی بەهمەنی قوبادی. بەهمەنی قوبادی. زۆر ڕاستە بەهمەنی قوبادی و زانکۆی لوبنانی فەڕەنسی ئێستا مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی؟ بی. بی. نەخۆشی شێرپەنجەی خوێن کام لەمانەیە؟ ئەی لیمفۆما، بی سارکۆما، سی ئۆستیۆما، دی لیۆکێمیا. سی چرکەتانەیە؟ دی لیوکێما. لیوکێمیا. دی لیوکێمیا. دڵنیا بوون؟ زانیاریتانە بوو؟ بەڵێ ئەوانی دی لیمفۆما مەسەلەن گرێ شێرپەنجەیە لە لیمفەکان، ئۆستیۆما گرێ شێرپەنجەیە لە ئێسکدا، هەروە سارکۆما گرێ شێرپەنجەیە لە شانەکان، لیوکێمیاش شێرپەنجەی خوێنە. باشە بابزانین لیۆکێمیا وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستهێنا ئێستا کۆی خەڵەکانتان دەخاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. لە تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە ئەی. شیکاری ئەلیسا بۆ ناسینەوەی کامێک لەم نەخۆشیانە بەکاردێت؟ ئەی شێرپەنجە، بی ئەیدز، سی مەلاریا، دی گڕوبوون. سی چرکەتانەیە؟ دە چرکەتان ماوە؟ وەڵام؟ سی مەلاریا. سی مەلاریا. زانیاریتان هەبوو شیکاری ئەلیسا بیستوتانە؟ وەکو بیستن نەمان بیستوە بەڵام ئەزانی شێرپەنجە و ئایدز نییە. بۆچی شێرپەنجە و ئایدز نییە؟ چۆن وازانیتانەوە دڵنیا بیرم بێت پێشتر خوێندومە ئەو ناوم نەبیستوە لە کاتی باسی شیکاری ئایدز و شێرپەنجە ئاکرێ بەڵام دوانەکەی تر زانیاریمانە لە سەریان هەر ڕووبوون زۆر بەڕێشی نازانیانی چ نەخۆشیەکە ئەوی کە بە عەرەبی پێڵێن گوزام جزام یاخود جزام نەتان بستووە ئەوی کە ئەوە پێست پەڵەپەڵا بێت. باشە بابزانین مەلاریا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئەیدز نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی لوبنانی فەڕەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ کاتەگۆری زانست. کاتەگۆری زانست. زانست. زانست ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. کاتێک خێرایی تەنێک نزیک دەبێتەوە لە خێرایی ڕووناکی کام لەم دیاردانە ڕوو دەدات؟ ئەی بارستایی زۆر دەبێت، بی کورت دەبێت،
سی کات هێواش تێدەپەڕێت دی هەرسێکیان سی چرکەتانەیە زان هەرسێکیان زان تەماشا بارستایی زۆر دەبیتن ئەوە یەک کورد دەبێتن قەبارەکەی بچووک دەبێتەوە کاتەکەش هێواش دەبێتەوە کات هێواش دەبێت بەڵام بەتەکید کات هێواش دەبێتەوە بارستایی زۆرە بێت بارستایی ئەکیدی زۆر دەبی بەتەکید چۆن بارستایی ئەوەی خوێندیتەوە دڵنیام من دەڵێم هەرسێکیان گوست دەڵێ من دەڵێم هەرسێکیان چکە کورد دەبێت دە چرکەتان ماوە بارستایی دی هەرسێکیان دی هەرسێکیان سلێمان ئەوە مشت و مرد دەکرد و دویست قەنەعەت بە هاوڕەکانە بکەی بۆمان شەرحکە بۆچی هەرسێکیان وەڵامیشی ڕاستە ئەوە مەسلەی کە ئەنیشتاین باسی کردیە بارستایەکی زۆر دەبێت بە تاکید ئەوە دڵنیامە بۆچی بارستایی زۆر دەبێت وڵای ئەوە تیۆری ئەنیشتانێکە دەڵێت کە خێرایی بەرز دەبێتەوە بارستایی دەگاتە بێ کۆتا ئەگەر بگاتە خێرایی ڕووناچی دوای ئەوە کورد دەبێت قەبارەکەی من لە کتێب ئەگەر هەڵە نەبم خوێنمەوە و کاتیش هێواش دەبێتەوە ئەوە بیرتەنەکە کورد دەبێت کورد و کاتیش هێواش دەبێتەوە و بارستایەکەی زۆر دەبێت ینی بەتاکید بارستایی زۆر دەبێت باشە بابزانین هەرسێکیان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ ئافرین سلێمان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن زانست لە زانست تەنها بی ماوە کەواتە بی کام لەم ئەندامانەی لە شلێک بە ناوی بایل دەردەکات کە هاوکاری هەرسکردنی چەوری لە 12 گرێدا دەکات ئەی جەرگ یاخود جگەر بی پەنکریاس سی گورچیلە دی ڕیخۆڵە سی چرکەتانێ فراو دەریەکە زراویش بەسراوەوە بەزگەرەوە کەواتە جەرگە جگەرە کەواتە جگەرە ڕێخۆڵە بەس ڤیتامین ئێ و بی دەرەکە دە شرکەتان ماوە کەواتە ئەی جگەر ئەی جەرگ ئەی جەرگ مەستان بۆمان ڕوونکەن و بۆچی جەرگتان پەنکریاز نییە پەنکریاز ڕێژەی ئەنسۆلین ڕێگەخالە لە شات و گورچیلەش نییە گورچیلە ئیشی فلتەرکردنی خوێنە و ڕیخۆڵەش نییە ڕیخۆڵە تەنها دوو ئیشی تیاکرە ڤیتامینی وەزان بی و ڤیتامینی کترەتیایە دەرەدرێ بابزانین جەرگ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا ئێستا کۆی خەڵەکانتان دەخاڵ زانکۆی لوبنانی فەرانسی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن تەکنەلۆژیا تەکنەلۆژیا ئەی یاخود بی ئەی بی ئەی بەڵێ کردداری دزینی پاسوەردی بەکاربەران لە ئینتەرنێتدا چی پێدەگوترێت ئەی جاکینگ بی دزین سی سپوفینگ دی هاکینگ سی چرکەتانەیە سی سەتاسەد سی سەتاسەد نییە سی سپوفینگ باشە سپوفینگ بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە
زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان 100% ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنە کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی کەتەگۆریەک هەڵدەبژێرن. تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا یعنی ئەمان هەرچیە بڵێن ئەمەش لەوانەیە باشی ینی لە تەکنۆلۆژیا تەنها بیماوە کەواتە بی. کام لەم جووت کلیلانە لە ویندۆزدا بەکاردێت بۆ مینیمایزکردنی گشت پەنجەرە کراوەکان. A Alt to M B Shift to M C Windows و D D Control و D C شرکتانه. دەست شرکتان ماوە؟ وەڵام؟ A Alt to M. A Alt to M ئەوی شتان کردووە لە ویندۆزە؟ هەر کلیکی لەسەرەکەی کلیکی لەسەرەکەن و مینیمایزەکەی و تاوە. باشە با بزانین Alt to M وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ویندۆز و دی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی لوبنانی فەڕەنسی چ کاتۆگۆریەک هەڵدەبژێرن؟ وەرزش. لە وەرزش ئەی یاخود بی؟ بی. لە یاریەکانی دیکاتۆلۆندا کام لەمانە کۆتا یاریە؟ ئەی ڕاکردنی خێرایی 110 مەتری بی ڕاکردنی 1500 مەتری سی ڕاکردنی 800 مەتری دی هەڵدانی قورسایی. سی شرکتان هەیە. بس أكيد الأخير ب 1500 متر قالك سؤال. يا صدودة يا هش صد. ده شركتان ماوە؟ صدودة أي سي. وەڵام؟ دی هەشسەد سی ڕاکردنی 800 مەتر. سی ڕاکردنی 800 مەتری. دێکاتەلۆ نەزان کام جۆرەیە لە وەرزش؟ یاهی ئەوەیە ئارتیکلی ئۆلۆمپیات شت لەنا ئۆلۆمپیات شێ زیاتر ئەم قورسای و ڕەمی و هاویشتن و ڕاکردنەوەوانە ئەتلەتیک یاری ئەتلەتیک. بەڵێ لە باشە با بزانین ڕاکردنی 800 مەتری وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی لوبنانی فەڕەنسی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ڕاکردنی 1500 مەتری کە زۆر دوور درێژ بوو. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چی هەڵەبژێرن؟ چ کەتەگۆریەک؟ بیرکاری. بیرکاری. ئەوە چۆن بۆ وەرزشتان هەڵەبژار؟ خلە بیرکاریە بن. بیرکاری. لە بیرکاری ئەی و بی هەیە کامیان هەڵەبژێرن؟ بی. بی. کام لەم پەیوەندیانە بۆ گۆشەیەکی X هەمیشە ڕاستە؟ ئەی ساین ماینس X یەکسانە بە ساین X B تان ماینس X یەکسانە بە تان X C سێکن ماینس X یەکسانە بە سێکن X
دی کۆسێکن ماینس X یەکسانە بە کۆسێکن X سی چرکەتان ئۆدو ئیڤنەکانە لا رولا أول ساين ماينس ماينس ساين إكس أوني ناقص ثانية يا أوني نبي كوساين بس كوز لو بينها ثانية كانت نعم أيوة كوسيكن دو كوز هر ثانية تانجن ماينس أوني دا چرکەتان ماوە سكندا وەڵام سي سكند سی سێک ماینس X یەکسانە بە سێک X سی سيكند بۆچی سیتان هەڵبژارد أنا أساي تريغونومتريك فانكشنن و من خوندوما بەڵامەی بیرما ساینی ماینەس ئەکسەکە کاکاتە ماینەس ساینی ئەکس ئەو چۆ كوسيكش عينشتا لەگەڵ ساینە هەرەوەی یەک لەسەر ساینە با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ مێژوو مێژوو ئەی یاخود بی 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 لەژێر قەڵای شێروانەدا شوێنەواری شارێکی مێژووی هەیە کە لە نووسینە بزمارەکاندا باس کراوە ناوی ئەو شارە چییە؟ ئەی ئۆربیلیۆم بی سیمۆڕوم سی گاسوور دی شوشەرا سی چرکەتانەیە ئۆربیلیۆم ڕەنگی مەبەستی هەولێر هەولێر شێروانە سیمۆڕۆم کاسوور شوشە من دەنم ئەی لە نووسینە بزمارەکاندا باسکراوە ئۆربیلیۆم کەواتە ئەربیل ئەو کات نەبوو شێروانەکان لەوانە شێروانە دا چرکەتان ماوە سی وەڵام سی سی گاسوور وشەکەش بڵێن لە تەنیشتیوە هەر مەڵێن سی تۆزی خۆتان بڕەنجێن ئەوانیە زاناریتان نەبوو نەخێر نەخێر گاسوور ناوێکی خۆشە ها بەڵێ گاسوور ئەی شوشەرا ناوێکی بۆ ناخۆشیانی وایە شاری شوشتان بیستووە لە ئیرانە شوش لە ئێران ڕاست ئۆربیلیۆم کوێیەوە مەبەستی نازم هەولێرە لەوانەیە هەولێرەکەی خۆمانە باشە با بزانین گاسوور وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی لوبنانی فەرەنسی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سیمۆڕوم بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ بیرکاری بیرکاری یا تۆزێ دوو دڵیش بووی لە بیرکاری نازۆر ئەوە بڵێ ها بەداخەوە ئێستا لە نایەنە دوو دڵم نازام کارناوە باشە لە بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی نرخی ئەم لێکدانە دەکاتە چەند؟ یەک کۆیەک لەسەر یەک جاران یەک کۆیەک لەسەر دوو جاران یەک کۆیەک لەسەر سێ جاران یەک کۆیەک لەسەر چوار دەکاتە چەند؟ ئەی 5 لەسەر 4 بی 4 سی 5 دی 4 لەسەر 5 سی چرکەتانەیە
کانسڵە بنەوەمی ئەمە دووەکە ئەوە سێ لەسەر دوو چوار لەسەر سێ پێنج لەسەر چوار بیست لەسەر چوارەکە پێنجەکە بیست لەسەر چوارەکە وەڵامەکە پێنجەکە دە چرکەتان ماوە؟ سی پێنج سی پێنج یاد ئادەی بۆمان شەرحکە بزانین بۆچی پێنج وەڵامشی ڕاستە. یەک و یەک لەسەر یەک ئەوە دووەکات یەک و یەک لەسەر دوو سێ لەسەر دووەکات و یەک و یەک لەسەر سێ چوار لەسەر سێەکات یەک و یەک لەسەر چواریش پێنج لەسەر چوارەکە کەوانە کە ڕەتیانەکەی کانسڵە بنەوە لە ئاخیرە 20 لەسەر چوارێ بۆ مێنێتەوە کاتە پێنجەکەات. باشە یاد بابزانین پێنج وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسیش کاتەگۆریەک هەڵدەبژێرن. کاتەگۆری جۆگرافیا. جوگرافیا. لە جوگرافیا ئەی و بی هەیە؟ ئەی هەڵدەبژێر. کامیەک لەم دوو وڵاتانە بەیەکەوە بە ئیبێریا ناسراون؟ ئەی ئەلبانیا و یوگۆزلافیا، بی سوید و نۆروێی، سی ئیسپانیا و پۆرتوگال، دی لێتوانیا و لاتیڤیا. سی چکەتانێ؟ زەحمەتە سوید و نۆڕوەی بی سوید و نۆڕوەی نەویستی ئەلبانیا و یوگۆسلافیا ئیبی ئەلبانی ریە ناوانە ئیبریە یعنی زیاتر ئەوەیە ئەوروپای شەرقیە. ئیبێریا ئەلو ئیسپانیا و پورتوگال نەبی ئیسپانیا ئەوە بیتێدا دە چرکەتان ماوە؟ ئەلبانیا و یوگۆسلاڤیا. ئەی ئەلبانیا و یوگۆزلافیا. بۆچی ئەلبانیا و یوگۆزلافیاتان هەڵبژارد؟ وڵی زانیاریی تاوامان نەبوو بە زووە هەز دەکەین ئیبێریا سەرەتایەکەی بە ئەلبانیا بی و ئاخیرەکەشی بە یوگۆسلافیا بی ینی ئەوە بڵێ وەکو کورتکراوەی ئەلبانیا و یوگۆزلافیایە ئەوە بۆی چوون لۆجیکانە نەتان بیستە بوو؟ ناوڵە ئیبێریا من نەبیست. لیبیریا هەیە سیبیریا هەیە بەس ئیبێریا نوێ بوو. باشەوە بیستانەوە تازە بیست جاوا بزانین ئەلبانیا و یوگۆزلافیا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. سانکۆی لوبنانی فەرەنسی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئیسپانیا و پۆرتوگال کە وەختی خۆی هەریەک وڵات بوون پیانەوت ئێبێریا نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لەو کەتەگۆریانی کە ماوەن چ کەتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. لە جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی. کامێک لەم ڕووبارانە بە چوار پایتەختی وڵاتانی ئەوروپادا تێدەپەڕێت؟ ئەی ڕاین، بی شانون، سی ڤۆڵگا، دی دانوب. سی چرگەتانەیە؟ زوو وەڵامێکم بنێ؟ دی دانوب. بۆچی دانوبتان هەڵبژارد؟ وەکوۆنەی بزانین ڤۆڵگا لە ڕووسیایە زۆر
زۆر بەلای ڕۆژهڵات هەیە ڕاستە زۆر لە رووسایە بەناو چوار پایتەختی وڵاتانی ئەوروپا بڕۆ دانوب بەناو نەمسایڕۆ نەمسا ناوڕاستی ئەوروپایەوە ئەگەری زۆر زۆر بەناو چوار پایتەخت ئێوە دڵنیا بوون لەوەی کە دانوب بە نەمسا تێپەڕێت بۆیە زانیتان بە ڤێننا ڤێنە بەڵێ لە نەمسا ئەی سێ پایتەختەکەی تر چۆ بن ڕاین لە نەنا ئەو سێ پایتەختی کە دانوب تێپەڕێ پێایە ئەوە ڤێننا کوێی تر ئەکرێ هی ئەڵمانیا بێت یان هی هۆڵندا و بەڵجیکا و لەکسەمبەرگ و وڵاتانە بێت هۆڵندانە بۆ دابست و کوێیکە بەلگراد ئەگەر ئاوە لە باکووریەوە ئەکرێوانە لە باشووریشەوە وڵاتی زۆر زۆر بابزانین دانوب وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی لوبنانی فەڕەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن کاتەگۆری هونەر هونەر لە هونەر ئەی یاخود بی هەڵدەبژێرن ئەی وێنەیەکە تەماشایەکەن لە پاشا پرسیارتان لێ دەکەین ئەم پەیکەرە کە ناسراوە بە The Thinker کاری کام هونەرمەندی پەیکەرتاشە ئەی سلڤادۆر دالی بی مایکل ئەنجلۆ سی ئۆگوست ڕۆدین دی ئانیش کاپور سی چرکەتان هەیە مایکل ئەنجلۆ دێ فەکیر ئۆزان مایکل ئەنجلۆ ئیتالیا کیدی بیە ئەمن دەرم بی دالینیا ڕاوسە دالینیا دالین ئەو نەقاش بوو ئۆگوست ڕۆدین ئەم دەرێ مایکل ئەنجلۆ دە چرکەتان ماوە بی مایکل ئەنجلۆ بی مایکل ئەنجلۆ ئاوای کردووە let me think ئاوا thinker یعنی ئێوە مفەکیر ئێوەش تۆزێ بیرتان کردەوە بزانن بۆچی مایکل ئەنجلۆ تاڵبژار پەیکەرش تریشێ مایکل ئەنجلۆ پەیکەری دایڤید لەوانێ ئەو بیست کە سیلڤادۆر باشە مادەم دایڤید هی مایکل ئەنجلۆیە ئەبێ the thinkeری شەری مایکل ئەنجلۆ بێ وای لۆسێ باشە بابزانین مایکل ئەنجلۆ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی لوبنانی فەڕەنسی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئۆگۆست ڕۆدین نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن وەرزش لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی یاری بوزکاشی وەرزشی نەتەوەی کام یەک لەم وڵاتانەیە ئەی تورکمانستان بی مەغۆلستان سی ئەفغانستان دی پاکستان سی چرکەتان لەبەردەست یەکەم پاکستان ئەو شتەکەی تورکمانستان و مەغۆلستانی دە چرکەتان ماوە زوو وەڵام سی ئەفغانستان
زانیاریتان هەیە دەزان بوسکاشی یعنی چی؟ وڵی زانیارێکی بامان نەبوو. ئەی بۆچی ئەفغانستانتان هەڵبژارد؟ واستەکەم من لە چەند شوێنەکە ئەوەم بیستۆکە یاری نەتەوەی ئەفغانستان بوسکاشی بێت. یاریەکە ئەزانی چییە؟ یاریەکە بزانام تۆپێکە و لەگەڵ دارێک و سینەکە تۆپیتیانە. ئەی ئەم هینەیە ئەوەی ئاوا هەڵەیە هیچ نوع تۆپێکیتانە. سواری ئەسپە بن و بە سواری ئەسپۆ بە دوای مەڕووماڵات ئەبن هەڵیان ئەگرن ئاوا بەدەست. سێ وەرزشە کەواتە لەوانەیە بیبێت. ها بیبێت ئەگەر وابێت مەغۆڵستان ئەی لەوانەیە وابێت. باشەوە بزانین ئەفغانستان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی لوبنانی فەڕەنسی لەو کەتەگۆریانی کە ماون کامیان هەڵبژێرن؟ هونەر لە هونەر تەنها بیماوە کەواتە بی ئەوی ژوێنەیە کە بە هەماشێوە تەماشای وێنەکەکەن لە پاشانە پرسیارتان لێ دەکەین. ئەم تابلۆیە کە شاکارێکی هونەرمەندی گەورەی ئیسپانی سلڤادۆر دالیە ناوی چییە؟ ئەی persistence of time B persistence of memory C resistance of time D resistance of memory C شرکتان هەیە. persistence يعني دمينيتو resistance يعني برقدقري persistence of time يعني وقت دمينيتو persistence of هو يعني persistence of time يعني كات دمينيتو هو يعني كات ريقرية يعني resistance أو بحثي نظري ويدك أينشتايني يعني كات ريقرية يعني كات دمينيتو يعني شركتان موضوع لامك منه كات ريجية كام يعني كات دمينيتو يعني ريجية دي ولام سي resistance of time سلێمان باسی جملێ و باسی ئەینشتاین دەکرد. ئەینشتاین چی ئەو تابلۆیە تعبیر لە نەزەریەی نسبی ئەینشتاین دەکات کاتێک ئەینشتاین باسی کات دەکات دەیەوێت بەو شێ بە تابلۆ دەری ببڕێت. باشە بۆچی ینی باشە ئەو وێنەیە مانایەوە نادا کە مانەوەی کات بێ بالضبط. resistance یعنی چی of time؟ هەڵۆ تۆ باسی چی دەکرد هەڵۆ persistence of time يعني كات دمينيتو resistance بالعكس كيتي کە کات نامێنێت كات نامينيتو يعني باشە با بزانین resistance of time وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی لوبنانی فەڕەنسی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست persistence of memory وەڵامە ڕاستەکەیە و نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مێژوو ئەدەبیات کامیان هەڵبژێر؟ مێژوو لە مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی شاری مەردەمان یەکێکە لە شارە کۆنەکانی کوردستان و تەمەنی زیاترە لە 4000 ساڵ. لە ساڵی 2010دا شوێنەوارناسانی کورد و ئەڵمانی ئەم شارەیان لە چ ناوچەیەک دۆزیەوە؟ ئەی دەشتی شارە زوور گردی بەکراوە B دەشتی هەولێر گردی ئەوێنە C دەشتی هەریر گردی تلێ D
دهۆک گردی باسکێ سی چرکەتانەیە پێشوات بیرم نییە من هەواڵەکانە بستە کە لە دەشتی شارە واستەکەم دەشتی شارە ساڵەکەشان بیری 4,000 ساڵەکە وایە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکمەنێ ئەی دەشتی شارە زۆر گردی بەکراوە ئەی دەشتی شارە زوور گردی بەکراوە زانیاریتانە بوو شاری مەردەمانتان بیستووە ئەومان نەبیستۆ بەڵام لە هەواڵەکانە واستەکە من کە گوێم لەوە بوو بێت کە ئەمە لەو شوێنە دۆسراوەتەوە هەرسێکیان بیست بیان هەستێکمان هەستەکەن شتێک ژێمان بیست لە هەواڵەکان کە بیستوتانە چونکە بیرە نایە لە 4,000 ساڵەوە پێشە 4,000 ساڵەوە پێش بیستدانەیە لەم ماوەیە کاتەکەی دۆزینەوەی نزیکە 2010 باشە بابزانین دەشتی شارە زوور گردی بەکراوە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست دهۆ گردی باسکێ نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی لوبنانی فەڕەنسی لەو کەتەگۆریانەی کە ماون تەنها یەک کەتەگۆریە ئەویش کەتەگۆری ئەدەبیات کەواتە ئەدەبیات لە ئەدەبیات ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن بی ئەیتان مەجێ هێشت بۆ ئەمبەرە پەرتووکی بەهشتی باوکم کە باسی ژیانی پیاوێکی جوولەکە لە شاری زاخۆی باشووری کوردستان دەکات هی کام یەک لەم نووسرانەیە ئەی ئاریێل سابور بی شەمعۆن پێرێز سی شۆلم ئالێخم دی بەدرخان سندی سی چرکەتانەیە پێرێز نیەوە سەرۆکوەزیرانی ئیسرائیل سن ئەو هەونیە یک دقیقە ئەو دووهەن ئەم درێم ئەوەیە ئاریێل سابور و شۆلم ئالێخم باش نەکە باسی ژیانی پیاوێکی جوولەکە دەکاتن ئەوەش ناوکە لە جوولەکە یانی ئاریێل یان شۆڵم ئایلخم ئەی باش شۆلم ئالێخم زیاتر ناوکە جوولەکەیە ئاریێل سابور دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ وەڵام ئەی ئاریێل سابور باڵێ زانیاریتان نەبوو دڵنیە ناوەڵە بەس زیاتر لۆژیکانە بوو شەمعۆن پێرێزەوە شەمعۆن پێرێزە ناسن سەرۆکوەزیرانی ئیسرائیلە ئیسرائیل بوو ئیسرائیل بوو ئەدی بەدرخان سندی ئەوش نووسەرەکەەوە بزانم نووسەرێکە هەونیە جوولەکە نییە باشە بابزانین ئاریێل سابور وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان ڕاستە ئەو نووسەرە لە ئیسرائیل دەژی و باوکی لە زاخۆ ژیاوە لەگەڵ باوکیا گەڕاوەتەوە بۆ زاخۆ بۆ ئەو کتێبەی نووسیوە کە زاخۆ وەکو بەهشتی باوکی وایە و ئێوەش دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یەک کەتەگۆری ماوە ئەدەبیات کەواتە ئەدەبیات بۆمان هەڵەبژێری نابێت بۆتان هەڵەبژێرم هێوە هیچ عەزت مەچێشن لە ئەدەبیاتیش دانایی ماوە کەواتە ئەی ئەمە کۆتا دەخاڵە لەم قۆناغا نوێکردنەوەی شێعری کوردی لە سەرەتای سەدەی بیستەمدا زۆرتر لە ژێر کاریگەری کام لەم هۆکارانە بوو ئەی ڕوخانی دەوڵەتی سەفەوی بی ڕوخانی ڕژێمی پاشایەتی عێراق سی شەڕی دووەمی جیهانی
دی ڕوخانی دەوڵەتی عوسمانی سی چرکەدان هەیە جەنگی جیهانی دوم ئەوە تەسیری لەسەر کورد نەکردو ناکۆشتەکە ڕوخانی دەوڵەتی عوسمانی لە ئەوڵی سەرەتای سەدەی بیستەمە سەرەتای سەدەی بیستەمە 1920ەکان ڕووخاوە سەرەتای سەدەی بیستەمە دەوڵەتی سەفەوی دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ دی بژێرە باش دی ڕوخانی دەوڵەتی عوسمانی دی ڕوخانی دەوڵەتی عوسمانی بۆچی ڕوخانی دەوڵەتی عوسمانیتان هەڵبژارد لەبەرەوەی یەکەم شت جەنگی دووەمی جیهانی ئەوە تەسیری لەسەر کورد نەکردووە و لە ناوڕاستی سەدەی بیستەما بوو نەک لە سەرەتایە نزیکی ناوڕاستە بوو لە سەرەتا ئەی ڕوخانی دەوڵەتی سەفەوی یاخۆت ڕوخانی ڕژێمی پاشایەتی عێراق ڕوخانی عێراقیش 1950 ڕووخاوە ئەوش ناوڕاستی ئەوش دوورە ئەی ڕوخانی دەوڵەتی سەفەوی ئەو لە سەدەی ئەوش پێش سەدەی بیستەم بۆ ئاستەکەم پێش لە سەدەی بیستەم پێش سەدەی بیستەمە باشە بابزانین ڕوخانی دەوڵەتی عوسمانی وەڵامێکی ڕاستە یاخود بەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 6 خاڵ. خۆشەویستانم قۆناغی کاتەگۆریەکان کۆتایی پێهات ئێستا. بەڵام قۆناغێکی تر ماوە ڕوبەڕووبنەوەی تاکەسی. ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە. زانکۆی لوبنانی فەرەنسی 40 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 6 خاڵ. خۆشەویستانم کۆتا قۆناغ ماوە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی لوبنانی فەرەنسی ئەو خاڵانە دەکرێت گۆڕانکاری بەسەردا بێت. ئێوەش لەگەڵ ئێمە بمێننەوە پاشکەمیشتر دێنەوەلاتە. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوەلاتان هاتینە کۆتا قۆناغی ڕۆبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی لوبنانی فەرەنسی. پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانی هەردوو زانکۆتان بۆ بخوێنمەوە. زانکۆی لوبنانی فەرەنسی 40 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 6 خاڵ. وەک پێشتریش ئاماژەم پێکرد ئەو خاڵانە دەکرێت گۆڕانکاری بەسەردا بێت بەرز ببێتەوە. تازە نزم نابێتەوە بەزەکرێ بەرز بێتەوە خاڵەکان. ئێوە هەر زانکۆی گشتان ئەوە بزانن کە ئێستا ئەگەر دووەمیش بێ هەر زانکۆیەک ئەوە $10,000 مسۆگەر کردووە کە هەر قوتابی بڕی $2,500 بەردەکەوێت. بەڵام پێشبڕشیەکە لەسەر ئەوەیە کە کێ باشترینەوە کێ خەڵاتی یەکەم دەبات کە $20,000 بڕی $5,000 بۆ هەر قوتابیەک. دەزانن بۆ هەردوو بەشدار بوو 5 پرسیار هەیە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. هەردوو زانکۆ ئامادەن؟ باش. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یاد ڕزگار. یاد بەخێر بێت. لە زانکۆی لوبنانی فەرەنسی مستەفا موحسین. مستەفا تۆش بەخێر بێی. 5 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە. با پرسیارەکە تەواوەتی بخوێنمەوە اینجا دەست بدەم بۆ تۆنەکە. ئامادەن؟ پرسیاری یەکەم بۆ ئێوە وا پرسیارەکە دەڵێت کورتکراوەی وایفای چییە؟ زانکۆی لوبنانی فەرەنسی
wireless fidelity. wireless fidelity. زۆر ڕاستە مستەفا توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە شەقڵاوە ئەو شوێنەوارە ناوی چییە کە هەم کریسیانەکان و هەم موسڵمانان بە پیرۆزی دەزانن؟ لە شەقڵاوە ئەو شوێنەوارە ناوی چییە کە هەم کریسیانەکان و هەم موسڵمانان بە پیرۆزی دەزانن؟ زانکۆی لومنانی فەڕەنسی. زوو وەڵامێکم بەرێ کاتە نامێنێ. کاتێ نەما یاد زانیاری وەیە؟ نایزانم بەس باڵێن ئەشکەوتێکە. ئەشکەوتێکە. هەڵەیە بەداخەو کەسانە تانزانی وەڵام ڕاستەکە مارڕەبەن یاخود شێخ وەسوو ڕەحمان نەتانتوانی ئەو پێنج خاڵە بەدەستبێن بۆ زانکۆکەتان. سێم پرسیار بۆ ئێوە ئەوە پرسیارەکە دەڵێت لە زانستی فیزیکیدا یەکەی فێرمی بۆ پێوانی چی بەکاردێت؟ لە زانستی فیزیکیدا یەکەی فێرمی بۆ پێوانی چی بەکاردێت؟ یەکەی فێرمی بۆ پێوانی چی بەکار دێت؟ کاتان تەواو بوو. وەڵامی ڕاست لە زانستی فیزیکیدا یەکەی فێرمی بۆ پێوانی چی بەکاردێت؟ بۆ درێژی یاخود دووری. نەتانزانی نەتانتوانی ئەو پێنج خاڵە بەدەستبێنن. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت خدر ئەحمەد شاوێس ناوی تەواوی کام شاعری گەورەی کووردە؟ خدر ئەحمەد شاوێس ناوی تەواوی کام شاعری گەورەی کووردە؟ هەگاتان لە کات بێ. زانکۆی لوبنانی فەڕەنسی. کاتە خەریکە نامێنێ؟ ناڵی؟ نالی؟ زۆر ڕاستە مستەفا توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. پێنجەم پرسیار بۆ ئێوە کۆتا پرسیار وە پرسیارەکە دەڵێت وڵاتی هندستان درێژترین سنووری زەمینی لەگەڵ کام وڵاتدا هەیە؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. درێژترین سنووری زەمینی درێژترین سنووری زەمینی پاکستان. پاکستان. هەڵەیە مستەفا زانی؟ ئەفغانستان. ئەفغانستان. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە بەنگلادیش. زۆر سپاسیە دوکانەکەم ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مەستان ڕاستی. مەستان بەخێبووی. زانکۆی لوبنانی فەڕەنسی هەڵۆ یاسین. هەڵۆ تۆش بەخێبەی بە هەمان شێوە 5 پرسیار و هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە. پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت نووسەری کتێبی شەرەفنامە کێ؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی. شەرەفنامە؟ بەڵێ. شەرەفخانی بەدلیسی. شەرەفخانی بەدلیسی. زۆر ڕاستە هەڵۆ شەرەفخانی بەدلیسی توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت بۆ پێوانی کوالیتی شیر چ ئامێرێک بە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی؟ کوالیتی شیر؟
زوو خەریکە کاتە نامێنێ نازام با بۆ هەڵۆی بخوێنمەوە بۆ پێوانی کوالیتی شیر چ ئامێرێک بەکار دێت لاکتۆمیتر لاکتۆمیتر هەڵۆ زۆر ڕاستە توانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کاڵسی فێرۆڵ ناوی زانستی ڤایتامین دی زانکۆی لوبنانی فەڕەنسی ڤایتامین ئافرم هەڵۆ توانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت پرسیارەکە خۆی ئاوا بوو کاڵسی فێرۆڵ ناوی زانستی کام ڤیتامینە ڤیتامین دی چوارم پرسیار بۆ ئێوە وا پرسیارەکە دەڵێت کتێبی پیرۆزی قورئان لە چەند سوورەت پێکاتوە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 114 114 ئافرم مەستان توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت 114 وەڵامێکی ڕاستە کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ئەو دەرهێنەرە کووردە کێ بوو کە لە ساڵی 2017 توانی بێتە ئەندامی ژووری 89مین خولی فیستیڤاڵی ئۆسکار زانکۆی لوبنانی فەڕەنسی بەهمەنی قوبادی بەهمەنی قوبادی هەڵۆ هەڵەیە وەڵامەکەت مەستان نەزانی دوباری کەرەوە ئەو دەرهێنەرە کووردە کێ بوو کە لە ساڵی 2017 توانی بێتە ئەندامی ژووری 89مین خولی فیستیڤاڵی ئۆسکار تاکید نیم بەس باش شوان عاتوف شوان عاتوف ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە سەهیم عومەر خەلیفە نەتانتوانی پێنج خاڵە بەدەستبێنن زۆر زۆر سوپاس یاروکتانەکەم دەتوانم بچنەوە شوێنەکانی خۆتان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پڕوشە دیار پڕوشە بەخێوی لە زانکۆی لوبنانی فەڕەنسی ئارمان قەتران ئارمان خۆش بەخێراتی دەزانم پێنج پرسیار هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە پرسیاری یەکەم بۆ ئێوە ئەوە پرسیارەکە دەڵێت شەمشەمە کوێرە بەهۆی بەرهەمهێنانی چ شتێک دەتوانێت لە تاریکیدا بفرێت زانکۆی لوبنانی فەڕەنسی ڕادار ڕادار هەڵەیە بۆ پرسیارەکە تێنەگەیشتم شەمشەمە کوێرە بەهۆی بەرهەمهێنانی چ شتێک دەتوانێت لە تاریکیدا بفرێت بەرهەمهێنانی چ شتێک نازم پڕوشە نیە وەڵامە ڕاستەکە شەپۆلی سەر و دەنگ ئەلتراسۆنیک وەیڤ نەتانتوانی و پێنج خاڵە بەدەست بێنن دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت بە یەکگەیشتنی دوو ڕووباری دیجلە و فورات لە باشووری عێراق چی پێدەگوترێت زانکۆی لوبنانی فەڕەنسی شەط العەرەب شەط العەرەب ئارمان شەط العەرەب زۆر ڕاستە و پێش خاڵە بەدەستێنا بۆ زانکۆکەت سێم پرسیار بۆ ئێوە هۆ پرسیارەکە دەڵێت ئەلکترۆنێگاتیڤترین توخم لە خشتەی خولیدا کام توخمە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئەلکترۆن چی؟ ئەلکترۆنێگاتیڤترین توخم لە خشتەی خولیدا ئەلکترۆنێگاتیڤترین ماینەس سێ ئەلمنیۆم ئەلمینیۆم هەڵێ ئارمانەزانی کاربۆن کاربۆن ئەویش هەڵەیە وەڵام ڕاستەکە فلۆراین یاخود فلۆر نەتانتوانی پێش خاڵە بەدەست بێنن چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت دوای یەڵمەزگۆنایی کام دەرهێنەری کورد خەڵاتی چڵە خوورمای زێڕینی زانکۆی لوبنانی فەڕەنسی بەهمان قوبادی بەهمەن قوبادی
ئارمان زۆر ڕاستە پرسیارەکە ئاوایە دوای یەلمازگۆنای کام دەرهێنەری کورد خەڵاتی چ لە خوورمای زێڕینی کانی وەرگرتووە وەڵامەکە بەهمەن قوبادی توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. پێنجەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت شاری سلێمانی لە چ سەدەیەکدا بووە پایتەختی میرنشینی بابان؟ زانکۆی لوبنانی فەرەنسی. سەدەی هەژدەهەم. ئافرەم ئارمان زۆر ڕاستە 5 خاڵی تر بەدەستێنا بۆ زانکۆکە. زۆر سپاس یاروتوانەکان بەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پێشواز عوسمان. پێشواز بەخێربەی. لە زانکۆی لوبنانی فەرەنسی سلێمان ئەحمەد. سلێمان تۆش بەخێربەی. کۆتا 5 پرسیارە. ئێوەش کۆتا 2 بەشدار بوون لە هەردوو زانکۆ. پرسیار یەکەم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت نەخۆشی مایۆپیای چاو بە بەکارهێنانی چ جۆرە لێنزێک چارەسەر دەکرێت؟ نەخۆشی مایۆپیای چاو بە بەکارهێنانی چ جۆرە لێنزێک چارەسەر دەکرێت؟ بەداخەوە کاتتان نەما وەڵامی ڕاست لێنزی قوپاو یا کۆنکەیڤ نەتانتوانی ئەو 5 خاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت پلەی گەرمی پەستانی ئاو بە پێوەری کەلڤین چەند پلێ؟ زانکۆی ئەمریکا دووبارەکەیتەوە. پلەی گەرمی پەستانی ئاو بە پێوەری کەلڤین چەند پلەیە؟ بەستانی ئاو؟ پلەی گەرمی پەستانی ئاو بەڵێ بەستان. پەستان پەستان 373. 373. هەڵەیە 273 273 273 ناقص 273 يعني ماينس 273. هەڵەیە وەڵامە ڕاستەکە 270. پەستانی ئاو کوڵانی ئاو پەستان بەستان وتم بەستان دوزار دووپانم کردەوە 273. پەستان پرێش بەستانی ئاوە 273. بەداخەوە کەستان نەتانزانی نەتاتوانێت 5 خاڵە بەدەست بێنن. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت بەیتە ئاڤێ هی کام شاعری هاوچەرخی دەڤەری بادینانە؟ زانکۆی لوبنانی فەرەنسی. قەدری جان. هەڵەیە سلێمان پێشواز زانی زانیاری تەیە؟ بەیتە ئاڤێ. بەیتە ئاڤێ هی کام شاعری هاوچەرخی دەڤەری بادینانە؟ کاتان نەما وەڵامە ڕاستەکە جزیری نەخێر وەڵامی ڕاست ئەحمەدێ ناڵبەند. ڕاستە نەتانتوانی و 5 خاڵە بەدەست بێنن. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت لە خوێندا هەبوونی کام کانزا دەبێتە هۆی هەڵمژینی ئۆکسجین؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ئاسن. زۆر ڕاستە پێشواز ئاسن توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. پێنجەم پرسیار واتە کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ڕێژەی دەنگی بەڵێ لە ریفراندۆمی سەربەخۆی کوردستان لە ساڵی زانکۆی لوبنانی فەرەنسی 193. هەڵێ پێشواز 194. هەڵەیە هەڵێ ڕێژەی دەنگی بەڵێ لە ریفراندۆمی سەربەخۆی کوردستان لە ساڵی 2017 چەند بوو؟ ڕێژەکە 92.7. زۆر سپاس یاروتانەکەم شتەوە شوێنەکانی خۆتان. خۆشەویستان ڕوبەڕووبوونەوەکەی فایناڵ کۆتایی هات لە نێوان زانکۆی لوبنانی فەرەنسی و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە.
زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 70 خاڵ. زانکۆی لوبنانی فەڕەنسی 80 خاڵ. دەستخۆشی لە زانکۆی ئەمریکی یەکەم، زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی دەستان خۆش بێ. دووهەم خراپ نییە، هەوڵی خۆتانە، دەستان خۆش بێت. چەپڵەیە بۆ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. دڵتان خۆش بێ. سمایل دووهەم و $10,000 و یەکی بڕی $2,500. خراپ نییە. بەڵام نازناوی ئەستێرەکانی زانکۆ چوو بۆ کوێ؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی. خۆشەویستانم، ئێستا کاتیەوە هاتووە کە خەڵاتەکان دابەشکەین. خەڵاتی دووەم کە بڕی $10,000 بۆ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. دەستخۆش، زۆر سوپاس. پیرۆزە. من زۆر سوپاسیەوە ئاکەم و هیوادارم هەر ئاوا لە ژیانتانە چۆن وەکو ئێستا سەرکەوتون لە ژیانیشتا سەرکەوتوو بن، لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن، دەستان خۆش بێ. و ئێستا خەڵاتی یەکەم کە بڕی $20,000 دەچێت بۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی. بەڵی خۆش. خۆشەویستان، زۆر سوپاسیەوە ژەکەم. هیوادارین کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە برد بێتە سەر و بەرنامەکان سوودمەند بوو بێ بۆ ئێوە و هیوادارین قوتابیانی زانکۆش هەوڵی زیاتر بن و دەستخۆشی لە هەموو لایەکانەکەم. تا دیدارێکی تر من لێرەوە بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ. زۆر سوپاس.